بەتایبەتمەندی کەسانی سەرکەوتوو. متمانە بەخۆبوون. ئەگەر تەنها باوەڕت بەوە هەبێت کە دەگەیت بە ئامانجەکەت، ئەوە تۆ نیوەی ڕێگاکەت بڕیوە. جیاوازی خەڵکانێک کە بە ئامانجەکانیان گەیشتوون ئەوەیە کە خاوەنی بڕیارن و باوەڕیان بە تواناکانی خۆیان هەیە. گوێ بە خەڵکی نادەن کە چی دەڵێن و ڕێگە نادەن کە خەڵکی ساردیان بکەنەوە. ئەوان باوەڕیان وایە کە سەرکەوتن لەسەر متمانەی خۆیان وەستاوە. وا بیر دەکەنەوە کە گەر کەسێک باوەڕی بە تواناکانی خۆی نەبێت، نابێت چاوەڕێی بەدەستهێنانی خەونەکانی بکات. چەتر باران ڕاناگرێت، بەڵام یارمەتیت دەدات لە کاتی بارانباریندا. بە هەمان شێوەش باوەڕ بەخۆبوون شکستەکانت بۆ کەم ناکاتەوە، بەڵکو ڕێگای سەرکەوتنت بۆ ئاسان دەکات. ڕەنگە گرنگی متمانە بەخۆبوونت لەم چیرۆکەدا ڕوونتر دەرکەوێت. ئاسک خێراترە لە شێر. ئاسک خێرایەکی زۆرتری لە شێر هەیە کە شێرەکە هەرگیز ناتوانێت پێی بگات. ئەی بۆچی زۆربەی کات ئاسکەکان دەبنە نێچیری شێرەکان؟ چونکە ئاسکەکان هەمیشە ئاوڕ دەدەنەوە بۆ دواوە، لەبەر ئەوەی باوەڕیان بە تواناکانی خۆیان نییە، بەمەش خێرایەکەیان کەم دەبێتەوە. باوەڕیان بەوە نییە کە لە شێرەکان خێراترن، بۆیە چاوەڕوانی ئەوەن لە هەر کاتێکدا بێت ببنە نێچیری شێرەکان، بەمەش شێرەکان بە ئاسانی ئاسکەکان دەگرن. گەر مرۆڤ نرخی بەهێزی و بەهاداری خۆی بزانێت، بۆی دەربکەوێت کە تواناکانی چەندەیە، بزانێت کە چەندە ناوازەیە، ئیتر لە بەربەستەکان ناترسێت، چونکە دەزانێت کە بەربەستەکان هیچ نین بۆ ئەو کارە دەکات کە باوەڕی پێیەتی. بێترس ڕوبەڕووی بەربەستەکان دەبێتەوە، چونکە دڵنیایە و ئەوە دەزانێت کە بەهێزترە لە سەختیەکان. بۆچی متمانەمان بەخۆمان نییە؟ بڕیارم داوە بگەم بە ئامانج، جایان سەر دەکەوم یانیش سەر دەکەوم. دیل کارلینگی. ڕەنگە ئێمە گرنگی متمانە بەخۆبوون یا باوەڕ بەخۆبوونمان بۆ دەرکەوت بێت و دەیزانین، بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە کە ئێمە چۆن ئەو متمانەیە بەدەست بهێنین. زۆربەی هەرە زۆری ئەو کەسانەی کە پلەی بەرزیان بەدەست هێناوە، ئەو کەسانەی کە سەرکەوتوو بوون گەیشتوون بە ئامانجەکانیان، گەر لێیان بپرسین ئایا نهێنی سەرکەوتن چییە؟ ڕاستەوخۆ زۆربەیان دەڵێن یەکەم نهێنی، یەکەم ڕێگە و یەکەم شتێک کە تۆ دەگەیەنێت بە سەرکەوتنەکانت متمانە بەخۆبوونە. ڕەنگە زۆر بەمان ئەوە بزانین کە متمانە بەخۆبوون یەکەم کلیلی سەرکەوتنە، بەڵام ئێمە نازانین چۆن متمانە بەخۆبوونمان بۆ دروست ببێت. دەزانین گرنگترین نهێنی سەرکەوتن متمانە بەخۆبوونە، بەڵام نازانین چۆن متمانە بەخۆبوون بەدەست بهێنین. ڕێگاکانی متمانە بەخۆبوون زۆرن، بە پێی مرۆڤ و بارودۆخ دەگۆڕێت، بەڵام یەک ڕێگا هەیە کە وەکو سیحر وایە. هیچ کەسێک نییە دوای دەرکردنی ئەم ڕێگایە متمانە بەخۆبوونی لەدەست بدات، کە ئەم ڕێگەیەش بابەتی سەرەکی کتێبەکەیە. متمانە بەخۆبوون بەوە ئەدەست دێت کە ئێمە توانە شاراوەکانی خۆمان بدۆزینەوە، بزانین کە ئێمە چەندە بەتواناین، بزانین کە ئەو توانایی ئێمە هەمانە زۆر زیاترە لەوەی کە بیری لێ دەکەینەوە. درک بە ناوازەیی ناخی خۆمان بکەین. لە ناخی هەر مرۆڤێکدا گەنجینەیەکی زۆر ناوازە هەیە کە ئەگەر درکمان پێ کرد و بینیمانەوە، ئیتر گەیشتوین بە بەنرخترین شت، بەڵام زۆربەی مرۆڤەکان سەیری ناخی خۆیان ناکەن. لە ناو ناخی هەریەکێ لە ئێمەدا توانای بێسنوور هەیە، بۆ بیناییمان ناخینە کار. بۆچی سەیری نێو ناخی خۆمان ناکەین؟ ئێمە هێندەی لە خەڵکی دەڕوانین و لێیان دەکۆڵینەوە، بیر لەوە دەکەینەوە کە ئەوان چی دەکەن و چی دەخۆن و چی لەبەر دەکەن. ئێمە هێندەی لە خەڵکی ورد دەبینەوە،
هێندە لە خۆمان ورد نابینەوە، هێندەی خەریکی خەڵکین، هێندە خەریکی خۆمان نین. دەی بابین و سەیری ناخی خۆمان بکەین، لە ناخی خۆماندا ورد بینەوە، بزانین کە ئێمە چین و کێین. ئێمە زیاتر خەڵک دەناسین وەک لەوەی خۆمان بناسین. گەر مرۆڤ درکی بە ناوازەی ناخی خۆی کرد، گەر پێی بەو توانایە برد کە هەیەی ئیتر گەورەترین گەنجینەی دۆزیوەتەوە.